وا بڕیار و 2 هەفتە لەمەوە بەر ئاوی گۆبتەپە بگاتە چەمچەماڵ و پرۆژەکە تەواو بێت ئەمەش 250,000 کەس لە بێئاوی ڕزگاریان بێت بەڵام وا بە 2 هەفتە دەچێت بەشێک لە گەڕەکەکانی قەزاکە نە ئاوی بۆڕیان بۆ هاتووە نە تەنکەری قایمقامێت بەسەری کردوونەتەوە چیرۆکی بێئاوی چەمچەماڵ بەردەوامە چاڕێ تەنکەرمە کاکە بێ ئاوسێنم هەر ئاوەسێنین بە قادیۆکەی تەنکەرێک ماسن چەند ڕۆژە ئەم گەڕەکەیەوە ئاوینە وڵای 2 هەفتەی 2 هەفتەی ئەرێ وەڵڵا 2 هەفتەی ئاو بۆڕیمان ناتە زیاتریش من 2 هەفتە زیاترە بەخوا مانگەیەوە بێت تەنکەرە 2 تەنکەر ئاو بکڕن وەڵا زیاترە کڕین بەخوا زیاترە کڕی کاکە مناڵمانەیە ماڵ فێنکەکەینەوە خۆمانە شوێنین کەلپە لە شوێن برا ئاوی گۆبتەپە قەرار بوو ئەم ساڵ بگاتە چەمچەماڵ و شۆڕش تا ئێستا نەگەیشتووە ومێتانەیە بگات ساڵی نەبەخوا میێم خوایە میێم و ئەو نییە بیکەیتەیرە وڵی ئومێدێک هەیە بڵام ئینسان بێ ئومێت نەبێ چونکە مرۆڤ گەشتبین بوو ئەتوانێت بەڵام بە حەقیقەتەن پرۆژەیەکی یەک ڕۆژی نییە پرۆژەیەکی دو ڕۆژی نییە پرۆژەیەکە لە دەر زەمەنەوە ماسەکرێکەوە ئاوی گۆبتەپە گاتە چەمچەماڵ بەڵام ئێمەشەوە خەونێکە من تەمەنێکی بالای کەم نزیکی 40 ساڵ لەم ناحیەی شۆڕشە ژیم نزیکی ئەم 40 ساڵە گوێویستی و قسێ بم کەڵی ئاوی گۆبتەپە گاتە شۆڕش بەڵام کەی ئەو پرسیارەیە کە لای من بێوەڵامە تا ئێستاکە پێی نەگەیشتم بە ئومێدم پێی بگەم ئەگەر خۆشم پێی نەگەم بانەوەکانی دوای من پێی بگەم هاوڵاتیەک دەڵێت ئەم ماڵت لە ڕێ بیرێکەوە زیاتر لە حکوومەت خزمەتی بە دراوسێ دانیشتوانی گەڕەکەکە کردووە گەرنا دەبێت هەفتانە ئاو بکڕن ئێمە خەڵ ڕای خوا مسلمانی لە خروگاتە بەخوا گومانی کردە ئەمە کەتێ ئەو کەتی ئای لێەوە ئیتر لە ڕای خوا کردوانە دەشتەوە بۆ ئەو خوا 15 شەوجارێ 20 شەوجارێ خۆ ئاگای لێ ئاخر خریمەکاندی ئیترەوە دەبەوەتێن ئاوە دەبەوەتێن ئەیوەن لە پیلایەوە لە چەمچما بەخاتێن لەم ئاوەوە خۆ ئاگای لێ ڕێ ڕوێتم بۆ حەساتمەدە ئەنج ئاواتە چەند ساڵێندی ئەو حەمکە پارە چەمچما خواردیانە بردیان وتیان بردیانە ئێبابیاندا ئەو بۆ گۆبتەپە بۆمان ئەیدەیان خوارد چالاکێکی مەدەنی دەڵێت حکوومەت و حیزبی دەسەڵات تەنیا کاتی شەڕ و تنگانە خەڵکی چەمچەماڵ دەخەنە پێشەوە گەرنا هیچ بایەقێک بۆ دانیشتوانی ئەم قەزایە دانانێن بەداخەوە ئاوی گۆبتەپە چەمچەماڵ کە ئەبوو لە 24 شەش تەواو کرای لەسەر بەڵێنی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قوبات تاڵەوانی بەڵام بەداخەوە ئەم بەڵێنەی شوەکو هەزاران بەڵێنی تر ئاوە و ئاوچوو بەداخەوە تا وەکو ئێستا 1 مەتر بۆ ڕیژێر خاک نەکراوە 1 خەزانی ئاو تەواو نەکراوە و قەیرانی ئاو لە چەمچەماڵ ئێستا بە پینە و پەڕۆ تا ڕادەیەک کەمێک باشترە لە پێشتر بەداخەوە خەڵکی چەمچەماڵ تەنها بۆ خۆ پیشاندان بەکارهێنرێن لە دژی حکوومەتی عێراقی بۆ مەبەستی بە کوشتدان بەکارهێنرێن شەڕی داعشی پێکرێ شەڕی بەعسی پێکراوە شەڕی سبەینێ هەر حکوومەتێکی تر هەر دەسەڵاتگیری عێراقی پێکرێ شەڕی پارتی پێکرێ شەڕی هەموو شەڕێکی پێکرێ بەڵام کاتێک کە دێتە سەر بابەتی خزمەتگوزاری چەمچەماڵ ئەتوانم بڵێم بێ خزمەتگوزاریترین شارە لە هەرێمی کوردستانە تەنانەت بەراورد ناکرێت بە ناحیەکانی سنووری ئیداری ڕاپەڕینیش چەمچەماڵ لە ساڵێکی پڕباران و ئاوزۆریدا هاوینێکی بێ ئاو بەڕێ دەکات و دیاریش نییە خەونی گەشتنی ئاوی گۆبتەپە بۆ قەزاکەکەی دەبێتە ڕاستی ڕەبین محەممەد کەناڵی پێم چەمچەماڵ